ساڵی 2022 هاوشێوەی ساڵانی پێشوو ساڵێکی پڕ لە پێشلکاری بوو بۆ میدیاکار و ڕۆژنامەنووسان. ئامارەکان پێمان دەڵێن پێشلکاریەکان جۆراوجۆرن، هەر لە دەستگیرکردن و هەڕەشە و هێرش و سوکایەتی تا دەگاتە ڕێگەنەدان بە ڕووماڵی ڕووداوەکان. سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئاماری پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی بڵاو کردەوە. بەگشتی لە ساڵی 2022دا 73 پێشلکاری بەرامبەر 158 ڕۆژنامەنووس و میدیا ئەنجام درراوە. زۆرترین پێشلکاریش کە 21 حاڵەت بووە لە هەولێر تۆمار کراوە. دەستگیرکردن 19 حاڵەتمان هەبووە کە 41 ڕۆژنامەنووس. ڕێگەنەدان بە ڕووماڵ و جیاکاری 20 حاڵەتمان هەبووە کە 46 ڕۆژنامەنووس ڕێگەیان لێگیراوە. هێرش و سوکایەتیکردن 10 حاڵەتمان هەبووە بەرامبەر 18 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە. هەڕەشە 7 حاڵەتمان هەبووە بەرامبەر 12 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە. شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی و دەست بە سەراگرتنی 7 حاڵەت هەبووە بەرامبەر 20 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە. داخستنی نووسینگە و کەناڵ 3 حاڵەتمان هەبووە کە 3 دەستگا و کەناڵ داخراوە لە ساڵی 2022. ڕفاندن 1 حاڵەتمان هەبووە بەرامبەر 1 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە. پێشێلکاریەکانی ساڵی 2022 بە پێی پارێزگاکان: هەولێر 21، سلێمانی 18، دوهۆک 16، کەرکووک 10. لەبارەی پێشێلکاریەکان ڕۆژنامەنووسان بازرەوە دەکەن ئاماری پێشێلکاریەکان ئەوە دەسەلمێنن کە هەرێمی کوردستان شوێنی ئەمانە بۆ میدیاکاران تاوەکو کارەکانی خۆیان بە پیشەیانە بە ئەنجام گەێنن. باس لەوەش دەکەن دۆخی ڕۆژنامەنووسان لە چاو ساڵانی پێشوو هیچ نەگۆڕاوە و حکوومەت وەک بینەر سەیری زیادبوونی ژمارەی پێشێلکاریەکان دەکات. لێستادا بەراورد بە سەردەمی شەیدکردنی سۆران و سەردەش و ژمارەی ڕۆژنامەنووس دۆخی ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان تەنها ئەوەی گۆڕاوە ئێستا ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی ڕاستەخۆ تیرۆر ناکرێن، بە شێوەیەکی دەستەی تیرۆر ناکرێن. ئەجینا هەڕەشە لەسەر ڕۆژنامەنووسەیە، هەوڵی تەشیرکردنی پێدرێ، هەوڵی دەستگیرکردن بە ڕۆژنامەنووسە درێ، کۆمەڵێک دۆسیە بە ڕۆژنامەنووس دروست دەکرێت لە هەرێمی کوردستان. یعنی دۆخەکە ئەگەر سیرکەی لێی وردبی و تێڕامانێکی قوڵ هەبێ ڕەنگە ئازادی ڕادەبرین ئێستا بەراورد بە 15 ساڵی ڕابردوو ئەو تۆ نەبێ، ینی جیاوازێکی ئەو تۆی نەکرد بێ. کەسمان پارێزراونین سەرتاپای هەرێمی کوردستان عیبەیەکی گەلە گەورەیە لەناو عێراقدا زیندانی کرا و حکومدراوی ڕۆژنامەنووس زێرام لە هەرێمی کوردستان هەیە. سندیکا ڕۆڵی خراپە، ڕێکخراوەکان ڕۆڵیان خراپە، تەنیا بینەرن، هیچ کاریگەرێکیان لەسەر حکومەت نییە. کە من دەڵێم حکومەت یاریێم سەرتاپای هەمووی دەگرتەوە، هەردوو زۆنەکە دەگرتەوە، زۆر خراپە ڕەوشەکە، لێدان، بریندارکردن، کوشتن، ئیهانەکردن بەردەوام بەرامبەر ڕۆژنامەنووسان هەلە زیادبووندایە. ساڵ بە ساڵ پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بە شێواز و جۆری جیاواز ڕوو لە هەڵکشانە. بەپێی راپۆرتە جیهانیەکان، عێراق کە لە دەخراپترین وڵاتەکانە بۆ کاری ڕۆژنامەوانی، هەرێمی کوردستانیش پێبەشنە لێی. بە جۆرێک ڕۆژنامەنووس لەسەر بڵاوکردنەوەی بابەتێک ڕاپێچی زیندان دەکرێت و بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵەی لەگەڵ ناکرێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.